گیان لە دەستدانی تەمومژاوی ژینا ئامینی تەنها لە شار و شەقامەکانی ئێراندا ناڕەزایی لێ نەکەوتەوە، بەڵکو لە زوربەی وڵاتانی جیهاندا خۆپیشاندان و هاودەنگی بۆ خانمانی ئێران بەرپا بوو. بە دروشمی ژن ژیان ئازادی بە زمانی فارسی و کوردی و انگلیزی تاراوگەنشینانی ئێرانی و ئەمریکایەکان لە واشنگتن گزارشتیان لە هاودەنگی خۆیان کرد بۆ خانمانی ئێران. We want justice for Gina. من امروز اینجا هستم برای دفاع از زنان کشورم. من لێرەم بۆ پشتیوانیکردنی ژنانی وڵاتەکەم. من دەمەوێت بەوام بڵێم ئێوە تەنهانین. ئێمە بە هەر شێوەیەک بێت بەرگری لە ئێوە دەکەین. لە ڕاستیدا ئەمە هەنگاوێکی بچووکی ئێمەیە. بەڵام هەموو هەنگاوە بچووکەکان دەتوانن ببن بە هەنگاوێکی گەورە لە پێناو ئازادی هەموو ژنانی وڵاتەکەمدا. من لێرەم بە ئومێدی ئەوەی بتوانین ڕۆژێک لە ڕۆژان لە ئێران بە ئازادی بژین. هاوکاتی پشتیوانی ئەمریکا و زۆرێک لە وڵاتانی جیهان بۆ دۆز و ئازادیەکانی ژنان لە ئێران، بەڵام هێشتا سەرکوتکردن و کوشتن و زیندانیکردنی ژنان و خۆپیشاندەران لەو وڵاتەدا بەردەوامە. ئەوان باز لە ستەمکاری کۆماری ئیسلامی ئێران دەکەن بەرامبەر بە خانمانی ئێران. من لێرم بۆ ئەوەی پشتیوانی خۆم بەیان بکەم بۆ هاوڵاتیانی ئێران کەوا بۆ ماوەی 43 ساڵە لە ژێر سایەی چەوسانەوەی جەندەریدا سەرکوت دەکرێن. لەلایەن ڕژێمی ئێرانەوە نایەکسانی و جیاکاری بەرامبەریان دەکرێت. بزوتنەوەی ژنان لە ئێران بە دوای ئەوە داوێڵن ئەم ڕژێمە بگۆڕن و کۆتایی پێبێنن. من لەو باوەڕدام ئەمە گرنگە بۆ ئێرانیەکان کە لە تاراوگە دەژین دەنگیان بەرزکەنەوە و داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بکەن کە پشتیوانی خەڵکی ئێران بکەن. ناڕەزایەتەکان دژی کوشتنی ژنان و سەرکوتکردنی ئازادیەکان لە ئێران زۆربەی چین و توێژ و نەتەوە جیاوازەکانی لە یەک کۆکردوتەوە. خانمێکی ئەندازیار و هونەرمەند باز لە هاوخەمی خۆی دەکات بۆ خانمانی ئێران. من ئەمڕۆ لێرەم وەکو ژنێک سەرەتادا دواتر وەکو کوردێک وەکو کچێکی کورد بۆ داکۆکیکردن لە مافی ژن لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوێن و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە وڵاتی وەکو ئێران و زۆربەی وڵاتە ئیسلامیەکانی ڕۆژهەڵات کە ڕۆژانە ژن دەکوژرێ لە وڵاتی من بەبێ هەڵوێستێکی جدی بکرێ. من وەکو کەیسی ژینا دەبینم کە ئەتەنشنێکی جیهانی وەرگرتووە بە هیوام هەر کوشتنێکی ژن لە هەر شوێنێکی ئەم دنیاە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوێن و لەنەو کووردا ئەم جۆرە هەڵوێستەی لێ بگیرێ. من کوشە لە سەرکەزیەکەم ئەوەیە نوکە نووسینەکەی لێرە کردووە. من کوشە لە سەرکەزیەکەم تۆ غیرەتت نییە وەکو کەسێک کە بە تۆزە تاڵی قش دەربکەوە و ژنی لەسەر بکوژێ. گیان لە دەستدانی ژینا ئامینی تەنها هاودەنگێکی شارستانی بەرپا نەکردووە، بەڵکو بۆتە هۆی وەلانانی جیاوازەکانیش. من هاتم بۆ ئێرە لە پێناو هاوخەمی خۆم بوو بە نەحەق کوشتنی کچێکی بێگوناح، کوشتنی گەنجانی ئێمە. من دژی توندوتیژی دەوڵەتی ئێرانم کە دژی مرۆڤ و مرۆڤاتیە. ئەوان باز لە جیاوازیەکانی نەبوونی ئازادی و سەرکوتکردن و ستەمکاری ئێران بەرامبەر ژنان دەکەن لە چاو ئازادی و مافەمەدەنیەکانی ئەمریکادا. ئەوان دەیانەوێ لێرەوە پەیامێک بنێرن بۆ جیهان. We want justice for Gina. Today we're here, standing here, chanting. ئەمڕۆ ئێمە لێرەین بۆ ئەوەی وەک هاوڵاتیان و ژنانی ئێران هاوار بکەین و دروشمەکانی ئەوان بڵینەوە. بەڵام جیاوازیەکەی ئەوەیە ئێمە لێرە بە ئازادی ناڕەزایی دەردەبڕین. بەبێی ئەوەی تەقەمان لێ بکرێت، بەبێی ئەوەی دەستگیر بکرین، بەبێی ئەوەی لە سێدارە بدرین. بەڵام لە ئێران ئینتەرنێتیان داخستووە، تەقە لە خەڵک دەکەن، تەنها لەبەر ئەوەی داوای ئازادی ژن دەکەن، داوای ئازادی دەکەن. بەڵام ئێمە لێرەین، مافی تەواوەتیمان هەیە، مافی ئازادی خۆمان هەیە بۆ پشتیوانیکردنی هاوڵاتیانی ئێران. کوردستان چشم و چراغ ئیران. وەک چۆن خۆپیشاندان و ناڕەزایەتەکانی ناوخۆی ئێران خۆڕسکانەیە و خەڵک داوای مافە سەرەتایەکانی خۆی دەکات، هاوکار لە تاراوگەشت ناڕەزاییەکان خۆڕسکانەیە و چالاکی شارستانین. هیچ هێز و لایەنێک ناتوانێت خۆی بکات بە خاوەنی. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا، واشنگتن دیسی.